لە ماوەی سەرەتایی بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا تاوەکو ئێستا وەزارەتی ناوخۆی هەرێم لە جێگەی تەواوی دام و دەستگا فەرمیەکانی دیکە بەبێ گوێدانە ڕێکار و یاسا کارپێکراوەکان بڕیار و فەرمانی دەرکردووە لە کاتێکدا زۆربەی ئەو بڕیارانەی دەری دەکرد کاری وەزارەت و لایەنی دیکەی پەیوەندیدار بووە ڕێکخراوی ناوەندی نیشتیمانی بۆ مافی مرۆڤ ڕەخنە لەم بڕیارە تاگلایانانەی وەزارەتی ناوخۆ دەگرێت بڕیاری سزادان و پێبژاردننی پرسە کە لە وەزارەتی ناوخۆ بڕیاریاندا بە لەیەکێ لە بەیانەکانە کە گوایەوەی پرسەدانی سزا ئەدرێ و غرامە دەکرێت بڕیاری پێگەێنانی لیژنە لەلایەن دەسەڵاتی دادوەریەوە بۆ ئەوانەی کە لە ناو گرتوخانەکان و چاکسازی و گرتن گواستنەوەوان بڕیاری دەسەڵاتی دادوەری بۆ وەستانی کارکردنی چەندماوەیەکی یاسایی و ئاگادارکردنەوەی لایەنی داواکان لە ئەنجومەنی دادوەری لە یەکێ لەو بڕیارانی کە دەری کردووە سەبارەت بە داواکانە کە ئەگەر ئەو داوانی کەوتونەتە زەمەنی کۆرۆنا ئیقاف عەمەلە لەو مودەیە کە بەپێی یاسا ئەمە لە سەلاحەتی ئەنجومەنی دادوەری نیە و پێویستە بە یاسا ئەمە دەرچێت بڕیاری لێخۆشبوون و داشکانی پێشینەکانی باج و کرێ و مڵکەکانی دەوڵەت لەلایەن حکوومەتەوە کە ئەو لێخۆشبوونانە بەپێی دەستوری عراقی پێویستە بە یاسا دەرکرێت بەڵام ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە بە لێخۆشبوون لەو مڵکانەی دەوڵەت لە کرێکانی ئەوەی کە لەلای خەڵکە بە بڕوای ئەم ڕێکخراوە ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان لەلایەن دەسەڵاتەکانەوە پاڵپشتی یاساییە نییە دەسەڵاتی جێبەجێکردن بە تەواوی جڵەوی دەسەڵاتەکانی دیکەی کردووە و خۆی ئیدارەی دۆخەکە دەکات داواکاری گشتیش لە ئاست ئەم پێشێلکاریانە دەستەوستانە حکوومەت هەرێمی کوردستان ئیبداعێکی تری کرد ناویان لێبڕین کە چ پاشەکەوتەکە چ لێبڕینەکە هەردووچیان لە سەلاحەتی ئەنجومەنی وەزیران نییە ئەوە ئیشی پەرلەمانە کە ئەم بابەتەیەک لای بکاتەوە بڕیاری خوێندنی ئۆنلاین لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کە ئێمە قانونمان سەبارەت بە وەزارەتی تعلیمی عالی هەیە کە بە هەمان شێوە ئیشی ئەو نییە شێوازی خوێندنەوە بەپێی یاسا دیاری بکرێنێک بەپێی بڕیار و ڕێنمایی پێشەکاری یاسای سەبارەت بە داخستنی دەواازە سنووریەکان لایەن وەزارەتی ناوخۆ وەزارەتی دارایی کە پێویست بوو ئەمە تەواوی ئەم ڕێکارانە کە وەکو لە حکوومەتی عراقی هەیە ئەبێ وەزارەتی تەندروستی بیکە و بەپێی یاسایشی وەزارەتی تەندروستی نووسراوە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوخۆیە بڕیاری پشی ڕۆژی پێنجشەمە لەلایەن دەسەڵاتی دادوەری وەکو خۆتان زان دادگاکانی سەر ڕۆژی پێنجشەمان دەوام نییە لەسەر ئەساسی بڕیارێکی ئەنجومەنی دادوەری کردوێتی بە پشوو کە سەلاحیەتی ئەنجومەنی دادوەری نییە پشوو ڕابگەێنێ سەبارەت بە جەژن ئێمە بڕیارماندا لەو کۆبوونەوەیە کە چونکە وەکو گوتم حاجیمان نەبووە پندێکی کوردی هەیە دەڵێت ئەوەی زۆر قسە بکات زۆریش هەڵە دەکات لە ماوێژدا وەزیری ناوخۆ لە بری زۆربەی وەزارەتەکانی دیکە بە تایبەت ئەوقاف و تەندروستی قسەی دەکرد بۆیە چەندین جار کەوتە هەڵەوە بە بڕوای شارەزانی یاسایی و ڕێکخراوەکانیش لەم ماوەیەدا وەزارەتی ناوخۆ جێگەی هەموو وەزارەتەکانی دیکەی گرتوۆتەوە و لە بری ئەوانیش قسە دەکات لە کاتێکدا ئەم حاڵەتە بە بڕوای یاساناسان پێچەوانەی یاسا کارپێکراوەکانی هەرێمی کوردستانە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.